عزیزانم خۆشەویستانم سڵاتان لێبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامین لە تەواوکردنی پرۆگرامەکەمان دکتۆر ئازاد سڵات لێبێت جارێکی تر. فەرموو ئەتوانی وەڵام پرسیارێکی من بەلامەوە گرنگە بەڕاستی ئەوە دەستنیشانکەین کە ئامادەبوونی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا نابێت تەنها لەبەر ئەوە بێت کە گەندەڵی هێواتە لە ڕووی سیاسی و ئۆپۆزیسیۆن دەبێت مشەخۆر نەبێت لەسەر ئەوەی کە گەندەڵیە ئەی کە گەندەڵی نەما کەواتە پێویستمان بۆ ئۆپۆزیسیۆن نییە ئۆپۆزیسیۆن هەیە یان دەبێ هەبێت لەبەر ئەوی ترێکی سیاسی هەیە کە وەک ئەم بیر ناکاتەوە کەواتە ڕەفتارە سیاسیەکان بیرکردنەوە سیاسیەکان جیاوازن کەواتە ئۆپۆزیسیۆن ئەوێ ئەرکی سیاسی تر بەرپرسیارەتی سیاسی تر لە کۆمەلگا بخڵقێنێ بۆیە هەیە کەواتە ئۆپۆزیسیۆن دەبێ بەڵێ ئۆپۆزیسیۆن دەبێ بەشداری بکات لە بنەبڕکردنی گەندەڵی دیاردە گەندەڵیەکان نیشاندات بەس هەموو ئیشی ئۆپۆزیسیۆن نابێت لەمەدا چڕکرێتەوە. یەکێک لەو تێزانەی کە بەکارهێنرێ بۆ خوێندنەوەی دەرکەوتنی دیاردەی گەندەڵی وە کۆمەڵێک دیاردەی دیکەی ناڕەوشتی لە کوردستان ئەوەیە کە کوردستان و ئەم کۆمەلگایانەی ئێمەیە لە سەرڕێی قۆناغی گواستنەوەدایە گواستنەوە بەرەو قۆناغێکی تازە جێهێشتنی کۆمەلگای تەقلیدی و گواستنەوە بۆ بەهاکانی دیموکراسی و بۆ حکومڕانی باش و بۆ مۆدێلێکی جیاواز لە حکومڕانی و لە هەموو قۆناغێکی گواستنەوەشە کۆمەڵێک گرفتی جۆرا و جۆر ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوە یەکێک لەو گرفتانەش بریتە لە گرفتی گەندەڵی تۆ چۆن ئەڕوانیتە ئەم خوێندنەوەیە پێت وایە بوونی کۆمەلگای کوردی لە کۆمەلگایەکی بوونی کۆمەلگای کوردی لە قۆناغی گواستنەوەدا کە تایدا گەندەڵی بوونی هەیە ڕەوایەتی دەبەخشێتە بوونی ئەم دیاردەیە و جۆرێک لە ئومێدیشمان پێ بەخشێت لەگەڵ تاوبوونی قۆناغی گواستنەوەیە وردە وردە گەندەڵیش لەم کۆمەلگایە پاشەک شاکاوە ئێمە ئەکڕینەوە بەڕووی مۆدێلێکی باش لە حکومڕانی و پەیوەندێکی تەندروست و ڕەوشتیانە لە نێوان مرۆڤەکانە بەدڵنیایە و گەندەڵی لێرە ناوەستێت گەندەڵی شتێک نییە هەمیشەی بێت بەڵام گەندەڵی لە کوردستان زۆری خایاند ئەمە لایەنێک لایەنێکی تریش ئەوەیە کە لە پاش گەندەڵی چی دێت بەدڵنیاییەوە جەنەتلماوە نایەت بەس ئەو هەوڵانەی کە لە ئارادایە ئەو هێزە باشانەی کە ئێستا کار بۆ لە ناوبردننی گەندەڵی و دیاردەکانی دەکەن بە دڵنیاییەوە سیستەمێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری وەگەڕ دەخرێت کەوا جیاوێز بێ لەو سیستەمێک کە ئێستا بڵێن پراکتیزەی خۆیەکات بەڵام ئەزمموی سیاسی کوردی بە جۆرێکەکەوە جیاوازی بڵێن یاری بە شتەکانەکە بۆ نمونە تۆ تەماشای زەبری باسیزم زۆرداری باس گۆڕدرا بۆ زەبری گەندەڵی ئەتە تۆ ئێستا تاچی کورد لە ژێر سایەی زەبری باس دەربازی بۆ ناکوژرێت هەڵناواسرێت و نوێنێکی ڕناچێشرن و چی و چی و چی بەڵام گەندەڵی هەیە گەندەڵی مەترسیە کە بەسەر ژیانی تاکەکانە ترسن لە گەندەڵی لە ئاکامی گەندەڵی ئیشەکەی لە دەست دەدات لە ئاکامی گەندەڵی زۆر ئاسایە هەژار بێت داماو بێ کە نەفت بێ مەبەستی من ئەوەیە گەندەڵی مەترسیە و ترسە لەسەر ژیانی تاکەکان بەڵام گەندەڵی لێرە ناوەستێ بۆ لەبەروی هێزی باش لە کۆمەلگایە کەواتە ئومێد هەیە گەندەڵی نەمێنێت ئومێدی سیاسی کۆمەڵایەتی هەن کە گەندەڵی نەمێنێ بەس ئیشکردنی زۆری دەوێت بەس پێت وایە لە کوردستانە تۆ باس لەوە دەکەی کۆمەلگای کوردی کۆمەلگایکی گەندەڵە و زۆربەی کایەکانی کردێتەوە لە کوردستانە ئێرادێکی سیاسی ڕاستەقینە ئێرادەیەکی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ڕاستەقینە هەیە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵ و دەرکەوتنی ئاسۆیەک من تا ڕادەیەک هەستەکەم ئاسۆیەک هەیە بەس ئیشکردنی زۆری دەوێت و لەلایەن هێزە گەندەڵەکانەوە گەندەڵ خوازەکانەوە گەندەڵ چیەکانەوە ئەڵبەتە ڕوبەڕووبوونەوە دەبێت پێکدادان دەبێت چکە ئەوان بەرژەوەندیەکی زۆریان هەیە دویانێ بیپارێزن و بە تایبەت ئەو نخبەیان ئیلیتە تاقمە سیاسی کە ئەمڕۆ بڵێن لە پشت دیاردەی گەندەڵیەوەن دەستبەرداری گەندەڵی نابن چونکە تەنها بەرژەوەندی سیاسی ئابوووریەکەیان نییە بەقەد ئەوەی ئەوان بەس ئێرەیان هەیە کە پەرە بە ژیانی سیاسی خۆیاندن بەس بە باهۆری من بارودۆخی ناوچەکە بارودۆخی جیهانی ڕێگە بەوە نادا گەندەڵی بۆ هەتایە وەک مۆدێلێکی سیاسی و کۆمەڵایەتی لێرە بژی بۆ ئاگاداریت لە ڕۆژ ئاوە ئاگایان لەوە هەیە کە کوردستان گەندەڵە جاران کورد وەک ئەوە ناسرا کە کورد داما و گوناحە و دەبێ یارمەتی بدرێ و دەبێ ڕێکخراوەکان پارێ بۆ کۆ بکەنەوە دەبێ کورد پەناهەندەی بدرێتێ پەناهەندەیەتی بدرێتێ و چی بەس ئێستاکە باس لە شتێکی تر دەکرێت
باس لەوە دەکرێت کە کورد خاوەن سیستمێکی سیاسی خۆیەتی بەڵام ئەم سیستەمە دابش کراوە بەسەر خێزانەکانە ئەم سیستەمە گەندەڵە مافی تاک پێشێل کراوە و چی کەواتە جیهانی هاوچرخی ڕۆژ ئاوا بە ئاگایە چی لێرە دەگوزارێت. بەڵێ یەکێک لەو بوارانەی کە ئاماژوو پێکرد سەبارەت بە وجودی گەندەڵی لە تایە بریتی بوو لە بواری ڕۆشنبیری و بواری نووسین لە کوردستانە. حەزەکەم تێگەشتنی تۆ بۆ ئەم مەسەلەیە بزانم لەناو ڕۆشنبیری عەرەبیە عەلی حەرەبێکێکە لەو ڕۆشنبیری عەرەبانەی کە رخنەی توندی لە گوتاری ڕۆشنبیری عەرەبی هەیە و پێی وایە گوتارێکی زۆر ناچالاکە لە گۆڕینی واقعی عەرەبی و خوێندنەوەی واقعی عەرەبیدا. تۆ تا چەند ئەم تێزی عەلی حەرەب بۆ ناو ڕۆشنبیری کوردی بەڕاست دەزانیت؟ لەبەروی گەندەڵیەکە دەمێکە هەیە ئەمەڵێن زۆری خایان گەندەڵەکەیان لە کوردستان بە ئەزمونە. ئەو بە ئەزمونیە توانیوێتی وا بکاتکەوە توێژی ڕووناکبیران یان نووسەران یا ڕۆشنبیران یا هونەرمەندان ڕۆژناماوانان و تا ئەندازێکی زۆر ئەکادمیستانیش بە خۆیەوە بگلێنێت چکە بەرژەوەندیان هەیەوانە لەم حاڵەتەدا. کێشەکە لێرەدا ئەوەیە نووسینی کوردی لاوازە، نووسینی کوردی دەرەقەتی ئەو دۆزە نایەت کە ئێستاکە لە ئارادایە. بەڵام لاوازی نووسینی کوردی کەی مانای گەندەڵبوونی نووسینی کوردی ئەگەێنێ؟ نووسینی کوردی چەند ئاراستەیەکی وەرگرتۆ بەڕاستی. نووسینی کوردی بەشێکی لاوازە، نووسینی کوردی بەشێکی خۆی بەرپرسیارە بەرامبەر بە خوڵقاندنی گەندەڵی. ینی نووسینی کوردی ئەوەندە لاوازە خەڵک تااقەتی خوێندنەوەی نییە بە چاوێکەوە تەماشای دەکاکەوە هەیبەتی نییە کەواتە نووسینی کوردی وشەی کوردی کە بەشداریەکە لە خوڵقاندنی تێکستیان دەق و یان نووسینی کوردی گەندەڵ بووە لەبەروی چارەسەری پێنیە لەبەروی نووسەرەکە ئەناسێ سەر بە چ پارتێکی سیاسیە بۆ چێ دەنووسێ ستایشی چێ دەکات. ئەمانە وا دەکات بە چاوێکی بەرزەوە تەماشای نووسینی کوردی نەکرێت. هەر ئەمەشە وای کردو نووسینی کوردی گلوباڵ نەبێت چکە مەرجەکانی نووسینی تێدا زۆر جارکەمە. هەروەها نووسینی کوردی نەیتوانیوە بەشداری لەوەدا بکات کە با بڵێن وەکو توێژینەوە خۆی نیشاندات. توێژینەوە بێت لەسەر ئەو هەلومەرجەی کە هەیە. توێژینەوە بێت بە مانایەکەوە بتوانێت کۆمەلگا پیشاندات کە ئەمەی هەیە ئێستا ئەوە نییە کە ئێمە ئەمانەوێت. بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە توێژی ڕۆشنبیران گلاون بەو گەندەڵیەوە و ڕۆژ بە ڕۆژ زیاتریش ئەگلێن لەبەرەوەی کێشەکە لێرەدا داهاتە کەم دەرامەتی ڕۆشنبیرانە. ئەمە وا دەکات وابەستە بن تێکستەکان چکە نووسەرەکان وابەستن. بۆیە لە ڕێگەی نووسینی کوردیەوە لە ئێستادا هیوا کەمە کە بتوانرێت ئەو زۆرەشتانە بکرێت. ڕەنگە چالاکەوانی سیاسی خۆبەخش بتوانێت زۆرتر ئەوە بکات وەک لە نووسەرێک. بەڵام بە دڵنیاییەوە لەم بینەدا نووسینگەلێک تێکستگەلێک وشەگەلێک نووسەرگەلێک هەن کە کاری خۆیان دەکەن و کاری باش و جوان دەکەن لێرە و لەوێ لە ئاندەران بێ لە کوردستان. بەڵام کەمە بەرامبەر بەو زەبرەی کە گەندەڵی هەیەی بەرامبەر بەو ستەمەی کەوا گەندەڵی پیادەی دەکات لە کۆمەلگادا. بۆیە نووسینی کوردی پێویستە هەیبەت بۆ خۆی بگەڕێنێتەوە. نووسینی کوردی پێویستە سامی هەبێت. بەڵام ئێمە ژمارەیەکی یەکجار لە ڕۆژنامە و گۆڤار و نووسین و تێکستی جۆرە و جۆرمانەیە هەر لە توێژینەوە تیۆری و فەلسەفەکانەوە تاگاتە سەر ئەدەب و تاگاتە سەر مێدیا و ڕۆژنامە و هەموو چارەچەکانی دیکەی بواری نووسین. ئەوش ئەوەیە لە هەموو ئەمانەیە بانگەشتێکی بەردەوام هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. لە هەموو ئەمانەیە ژمارەیەک تێز هەیە کە بەردەوام ڕخنەگرتنیشی بەردەوامی تایە بەرامبەر بە گەندەڵی. تۆ ئەمە چۆن ئەبینیت؟ بە باوەڕی من یەک لەو ئاراستانەی کە نووسینی کوردی لەم دوایە وەری گرتووە کە ئەوەش لاوازی کردو بەڕاستی ئەوەی نووسینی کوردی ڕووی لە جۆرێک لە نووسینی ڕۆژنامەوانی کردووە. ڕۆژنامەوانی بەمانای ئەوەی نووسینی پەلە کورد خێرا کە ئامانج مەبەستم ئەمە نییە من نووسینی ڕۆژنامەوانی لاوازکەم بەس ئەوەی کەوا توێژێک میلەتێک
گشت شار وەک یەک بنووسێت هاوشێوە بنووسن هاوشێوە بیر بکەنەوە نووسینەکان زۆر لە یەکەچن نووسینی نووسەرەکان لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤار و هەفتەنامەکانە لە ماڵپەڕەکانە کای خوێنیتە و زۆر لە یەکەچن حاڵاتێک کە هەندێک تێکست کە دەگمەن بێ و ڕیسپەر بێ و شایانی خوێندنەوە بێت مەبەستی من ئەوەیە وشەی کوردی وشە کە بڵێن نووسینی کوردی لێ پێک دێت وشە زۆر جار وەرزکەرە لەبەرەوەی جۆرێکە لە سەفسەتە جۆرێکە لە کاوێش سازی دووبارەکردنەوە ئەمە نووسینی کوردی کوشتووە ئەمە لایەنێکە لایەنێکی تریش پەیوەندێکی زۆری هەیە کە بۆ نووسینی کوردی وایە بێ هەیبەتە بێ سامە مەترسینیە بەسەر دەسڵاتەوە هەژاری ڕۆشنبیری ئازاد پێت وانە ئەم گشتگیر تەماشاکردنی ڕۆشنبیری کوردی ناوبردنی بە بێسام و بێهەیبەت و بێکاریگەری و لە هەندێک باریشان ناوبردنی بە گەندەڵ حکمێکە پێویستە لە ئەنجامی تۆژینەوەیکی قوڵا بەدەستمان بگا نەک لە ئەنجامی تێگەشتنێکی ڕاگوزەر بەسەر ئەو کایە ڕۆشنبیری و تیۆریەکە بێگومان تۆ تەماشای ناگە حکومەکەت قورسات تێگەشت نەکرد لە سەرکاری ڕۆشنبیری من لە حاڵەتێکی بەراوردکاریام لەگەڵ نووسینی جیهانیە و نووسینی کوردیە لەبەرەی من لە ڕۆژاوە ساڵانێکی زۆرە دەژیم و بە زمانێکی زۆر جیاواز چەندین زمان دەخوێنمەوە و لە دووبواری ئەکادیمیا خوێندومە و لە چەندین دانیشگا خوێندومە ئەزانم نووسین چییە تەنانەت نووسین زۆر جار جیاکرێتەوە لە توێژینەوە مەبەستی من ئەوەیە ئامانج لە نووسین مەرام لە نووسین بۆ دەبێ هەبێت نووسەر چۆن دەوێت لە ڕێگەی نووسینەکەەوە بە ئامانج بگا ئامانج بۆ چۆ ئەدگەیەنێت بۆ دەبێت ئەسڵەن نووسین مەرامی هەبێت مەیلی هەبێت بۆ ئەوەی کەەوە چارەسەر بەدەستەوە بدات مەبەستی من ئەوەیە ینی سێستەمی نووسین و نووسین سازی کوردی پێویستە گۆڕانی بێتە سەر پێویستە خۆی دابڕێت لەو کاوێش سازیی کە هەیە لەو هاوشێوەیی نووسین زۆرجار نووسەرەکان ئەوی ئەینووسن زۆر جار ئاگایان لەوە نیشتی خۆیان دووبارەکۆی ئەو تێزانەی تۆ کە بەرامبەر بە کای ڕۆشنبیری کوردی و گەندەڵبوونی ئەم کایە هەتا گالبەتە باس لە ڕۆشنبیری کوردی دەکەین وەکو بەشێک لەو گەندەڵیەی کە کۆی ئەم کۆمەڵگایی گرتوتەوە بە تەسەوری تۆ سەرچاوی تیۆری تۆ و سەرچاوی فکری تۆ بۆ بیناکردنی ئەم تێگەشتە تەنها بریتێر لە بەراوردکردنی تێکستە کوردیەکان بە تێکستی خۆرئاوایی و ڕادی کاریگەریان ئەمە لایەنێکە هەمووی نییە چکە ناکرێتەوە لە حاڵەتێکی بەراوردکاری هەموو ژیانت بژیت بەڵام ئەو کۆمپەرەتیڤ ئەو بەراوردکاریە ئەوە نیشان دەدات کە مەسەلەن چەند لە ڕۆژئاوا تێکس خوڵقێنەرە بۆ ئێمە تا ئێستاش لە ڕۆژئاوا بژین و لە دەرەوەی ڕۆژئاوا بژین هەمیشە سەرچاوەکانمان تێکستە ڕۆژئاوایەکان کەواتە شتێک هەیە لە تێکستە ڕۆژئاوایەکانە سەرنجمان ڕاکێشێت ئەم سەرنجە چییە بۆ بێ سەرنجمان ڕاکێشێت کەواتە لەوێدا تێکست بەرپرسیارەتیە نووسەر ئەرکی ئەوەیە کە ئەمە بڵێ و ئەوی تریان لە نووسینێکی ترا بڵێ ینی لە نووسینی کوردیاتی هەڵکێشانێکەیە نووسینەکە زۆر جار ئەدەبیە و وێژەیە و فەلسەفیە و کۆمەڵایەتیە و مێژی ینی ناسنامەی نووسین دەستنیشان نەکراوە ینی نووسینەکە لە ژێر تایتڵێکی پسپۆرەیەکی دیاری کراوە نانووسرێت زۆر جار ینی من وتم ینی نووسینی کوردی تا ڕادێکی زۆر نووسینێکی ڕۆژنامەوانیە ئەو نووسینە ڕۆژنامەوانیە تەبەن نووسینی ڕۆژنامەوانی لە هەموو دنیادا هەن بەس بەوە ناسراون کە نووسین گەلێکی پەلەن خێران ئابا بڵێن دادوەریەکانی پەلەیە بەڵام هەندێک نووسین هەیە وەستانیە بێت یابێت سەبریە بێت یابێت جۆرێک لە تۆلێرانس ئەبێ لای نووسەر هەبێت کە بزانێت چۆن تێگەیشتنەکانی وتنەکانی دەربڕینەکانی ئەگەیەنێت و چۆن ئەیان سازێنێ ینی مابڕێن داڕشتنەکە زۆر گرنگە لە نووسینە ئەو داڕشتنە لە نووسینی کوردیە وروژێنەر نییە کاریگەری ناخاتەوە بۆ نمونە نووسینێکی زۆرمانی قسە لە ئازادی دەکات نووسینێکی زۆرمانی قسە لە دیموکراسی دەکات بەس ئازادی هەر لە قەیرانایە دیموکراسیەت هەر لە گرفتایە ئەمە هۆی بۆچی دەگەڕێتەوە نووسینەکان تێگەیشتنیان بۆ ئازادی ڕوون نەکردوێتەوە دکتۆر ئازادە چێک لەو پرسانی سەبارەت بە مەسەلەی نووسین دێتە ئاراوە ئەوەیش مەسەلەی بوونی ئازادی و دیموکراسیە لە بواری نووسین و ئەوەیە لە کوردستانە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بە هەموو ئەو خاڵانەی کە دەکرێت وەکو خاڵی سلبی تەماشا بکەین دەکرێت باس لەوە بکەین کە لەم دەی دواییدا بەلایەنی کەم کۆمەڵێک ئەزمموی ئازادی هەبووە لە میدیای ئەهلی لە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لە چالاکی سیمینار و کۆر و ڕۆشنبیری کە هەموو ئەمانە ڕخنەی
ساڵەکەی بەردەوامیان لە دیاردەی گەندەڵی کردو لە هەرێمی کوردستانە پێت وانە تو ئەم هاوکێشەیە چۆن دەبینی لەیەکە تا بانگەشەکردن بۆ ئازادی و بوونی ئازادی و دیموکراسی و ڕێی جیاواز و مینبەری جیاواز لە کوردستانەیە لە هەمان کاتا باس لە گەندەڵبوونێکی بەردەوامی فەزای نووسین و ڕۆشنبیری و فەزەکانی دیکەی کۆمەلگای کوردی دەکەیت. بەدڵنیاییەوە ئازادی هەیە. ئەو قسانێکی ئێمایکەین و ئامادەبوونی ئەمە لەم ستودیۆ بەشێکە لەو ئازادیە، بەڵام ئەمە ئەوە ناگەینێک ئێمە بێدەنگمین لە ئاست ناتەباییەکانە نادات پەروەریەکانە قسەکردنی بەردەواممان لەسەرەوەی ئازادی لە قەیرانایە دیموکراسی لە گرفتدایە دلیلە لەسەرەوەی چی کە ئەبێ ئازادی زیاتر و زیاتر کرێت چکە ئازادی حاڵەتێکە ئاوایە یا هەیە یا نییە ئەوە نییە نەختێک ئازادی بدرێ و نەدرێت ئازادی نیوە چڵ نییە ئازادی وەک ئەو سێوە نییە تۆ توانی وەی بخۆی وەگەی تری پاشتر ئازادی دەبێ خۆی وەکو توتاڵت بە گشتی ینی وەک شتێکی هەمە ئەبێ هەبێت بەکاری بەریت کە بەکارت نەبرد وەک خۆی وەک شتێکی گشت کەواتە ئازادی نییە. بەڵام بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی ئێمە ئێستا جۆرێک لە ئازادی تایبەت بە خۆی بەرەمێناوە ئەمە یەک کێشەکەی یعنی چۆن بۆ نمونە گەندەڵی وەکووتمان ئەزمموی هەیە گەندەڵی لە کوردستان کات تێپەڕی و گەندەڵی هەیە ئەم گەندەڵیە توانیوەتی ئازادیەک تایبەت بە خۆی دروست کات ڕێگە دەدا قسە دەکەی ڕێگە دەدا دەنووسی بڵاو دەکەیتەوە بەس ئەو کاتێک کە هەستی کرد ئازادی مەترسیە بۆ سەر ئەو ئازادی دەوەستێنێت ئازادی لەسەر مەرگا بێت لەم حاڵەتە ئەو گەندەڵی کە هەیە توانیوێتی فۆرم بە ئازادی بدات ینی ئازادی ئەدات بەس ئازادی ئەبێ مەترسی نەبێ بەسەر خۆی مەسەن یەک لە جیاوازیەکانی ئازادی کوردستان و ئازادی ڕۆژئاوا ئەوەیە ئازادی ڕۆژاوە ئازادیەکی بەردەوامە ئازادی ئەتوانێت گۆڕان بکات کاریگەری بخاتەوە ئازادی لای خۆمان ئازادی ئێستا لە هەنووکەدا لە ئێستادا لە کوردستان ئازادیەکە ناکاریگەرە زۆر جار هیچی پێ ناکرێت هیچ ناگۆڕێ بۆشە من گلەیم لە نووسینی کوردی کرد کە زۆر جار نووسینەکان ناتوانن هیچ بگۆڕن هەموو شتێک لەبارەی ئەوەی ئەوترێت ئەیانوێ بیلێن ئەیلێن بەڵام ئەو وتنانە لە کۆتاییدا هیچ نەگۆڕە هیچ نەکردەیە ئازادیەکەش لە ژێر سایه گەندەڵیە ئاوا دەبێت چکە ئازادی و گەندەڵی یەک ناگرنەوە شتی وان نییە بەس گەندەڵی کوردی گەندەڵی لە کۆمەڵگەی هاوچەرخی کوردیە گەندەڵی لە پاشناڕین گەندەڵیەکی تایبەتە لەو گەندەڵی ئاسیا و ئەفریقا ناچێت لاتەنیک ئەمریکا ناچێت گەندەڵیەکە ئەزمموونێکی کوردی ئەزمموونێکی خۆیەتی بۆیە توانیوێتی ئازادیش قۆڕخ کات ئازادیەکەت بۆ بەرهەم بێنێ کەوا لە نزیکە لە مەزاجی خۆیەوە بەڵام ئەمە لە جگە لە کوردستان لە زوربەی کۆمەڵگایانانی کە تازە بە ئازادی گەشتونیە لەسەر ڕێگەی گەشتن بە ئازادی یا جۆرێک لە کرانەوەی تیابینین بە شێوێک لە شێوەکان گەندەڵێکی بەربڵاو ئەبینین یعنی لە هەیە کاتە ئازادی هەیە ئازادی قسەکردن هەیە ئازادی سیاستکردن و بوونی هێزی سیاسی جیاواز هەیە ئازادی میدیا و کاری ڕێکخراوی هەیە بەڵام گەندەڵێکی بەرفراوانیش هەیە مەبەستمەوەیە بۆ ئەم ئازادیی ڕاستەقینە نییە لە کاتێکم ئازادی ڕێکداوە ببوونی هێزی جیاواز لە کۆمەڵگەی کوردیە منەوە وتم چۆن تەکنۆلۆژیای یابانی فەرقی هەیە لەگەڵ جیاوازە لەگەڵ لە تەکنۆلۆژیای ئەڵمانی و لە تەکنۆلۆژیای چینی گەندەڵیەکەی کورد جیاوازە لە گەندەڵی بڵێن بۆ نمونە وڵاتێکی ئەفریقیە وڵاتێکی عەرەبیە وڵاتێکی ئەوروپای شەرقی گەندەڵیە کوردیەکە فۆرمێکی ئەوتۆی کۆمەڵایەتی وەرگرتووە کە ئەتوانێ ئازادی بەدەربێت کە ئەتوانانی لە هەکبەکەیە ئازادی ئامادەیە بەس ئەو کاتێ ئازادی ئەتوانێ مەترسی بێ بۆ سەر هەندێشتی ئەو بۆ بەرژەوەندیەکانی بۆ نمونە لەمپەر لە بەردەم ئازادی دانێت نایڵێ ئازادی لەوە زیاتر بڕوات کەواتە ئازادی ئەتوانین بڵین لەگەڵ گەندەڵیە چۆن یەشی گرتووەتە و قڕمی شەکرێت ئازادی کەواتە تۆ توانی ئەم ئاراستەیە وەرگری بەس بۆت نییە ئەم ئاراستی لای خوارە وەرگری ئازادی ڕۆژنامەوانی ئازادی گۆڤات دەرکردن و ماڵپەر دەرکردن و بیری بۆچوونی خۆوتن ئەمانە سەرەتایەکانی ئازادیە بەس لەو شوێنەی کاتەوە گۆڕانکاری دروستکەیت وەرچەرخاندن دروستکەیت تۆ ئەتەوێت نەخێرێکی زۆر پێویست سەرخەیت لەوێ سێرەکەی ئازادی ئەو ئازادیە باوەی ئەو ئازادیە بەشبەکراوەی کە ناوم ناوە لەو کتێبە ماکتێبی مانفێستی دژە گەندەڵی
ئەو جۆرە ئازادیە دادت نادات یارمەتیت نادا بەس نییە بەشت ناکاتەوە ئەو نەخێرە سەرخیت چۆ زۆر جار ئێمە پێویستمانە بڵێن بۆ نمونە نەخێر بۆ شەڕکردن لەگەڵ مالیکی بۆ نمونە ئازادی هەیە بەڵام لەبەر ئەوەی بڕیارێکی سیاسیە کە ئێمە ئەبێت بکەوینە پێکدادانەوە بۆ نمونە لەگەڵ مالیکی لەم حاڵەتەیە ئەو ئازادیە یارمەتیت نادات کە تۆ ڕوبەڕووی ئەو نەخێری بەپێی ئەم ڕاوەکەدا نەبێ بڕێز بێ پێشکەشیکردن کۆمەلگای کوردی لە داخزانێکی ڕەوشتی گەورایە بەتایبەت لە مەسەلەی گەندەڵیە وام گەندەڵیە کە ڕێشەی سەرێکەکەی بریتە لە سیاست لە کوردستانە و مۆدل و جۆری سیاستکردن و حکومڕانی و ڕۆچۆتە هەموو کایەکانەوە پرسیارەکەی من ئەمەیە چی بکرێت بۆ ڕاستکردنەوەی ئەم داخزانە ڕەوشتیە و بیناکردنی جۆرێک لە ڕەوشتی تایبەت لای مرۆڤی کورد کە بە ئاڕاستەیەکی مرۆڤ دۆستانە و دایت پەروەرانەیە بەراوە کۆتایی بەم ڕۆژە گەندەڵە بێنێک کە ڕۆچۆتە ناو زۆربەی جنگەکانی ژیانەوە لە کۆمەلگای کوردی بە باوەڕی من گەلێشت یەک لەوانە وتنی نەخێر بەردەوام نەخێر نەک ئەوەی نەخێر بەرامبەر بە شتە بەدەکان کاتی ئەو دەرکەکەینە شتە بەدە و شتە خراپە ئەمێ بڵێ نەخێر بۆ شتە کاتێک کە نادات پەروەری دەبین دەبێ بڵێ نەخێر کەواتە بێ هێزە باشەکان هێزە چاکان بەردەوام کار بکەن لەسەر وتنی نەخێر بەشداری بکەن لە خوڵقاندنی دۆزێک بۆ ماف ئەمانش هەموو شتی کۆلێکتیڤینین بەقەدەوەی شتی زۆر ئیندیڤیدوالن زۆر تاکین چکە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بەدیە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خراپە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نایەکسانیە بە باوەڕی من کردێکی زۆر تاچیە تا کردێکی دەستە جەمعی بێ بەس لە کۆتاییدا بێ بە شتێکی دەستە جەمعی و کۆلێکتیڤ مەبەستی من ئەوەیە بۆ ئەوەی زمینە ئیتر خۆش نەکرێ بۆ گەندەڵی ئیتر پتر لەمەی کە ئێستا هەیە بەردەوام نەبێت ئەبێت بە باوەڕی من زۆر کێرسچمانە بەردەوام بین لە سەروتنی نەخێر بەرەمێنانی کردەی باش هوشیارکردنەوەی خەڵک لەوەی کە تۆ بەرپرسیارەتیتە بەرپرسیارەتێکی مرۆییتە کە تۆ باشە بەرهەمبێنی لەگەڵ باشەیە بی لەگەڵ چاکەیە بیت و بەدی هەمیشە باس کرێت وەک شتێکی بەد و ئەوە ڕوون کرێتەوە چییە ڕەوشت جیا کرێتەوە ڕەوشت لە شتە ئاینیەکان لە شتە نرێتیەکان لەو شتانەی کەوا تەگەرا خەنە بەردەم هەڵس و کەوتی ڕەوشتیمانەوە ئەمانش بە باوەڕی من تا ڕادەیەکی زۆر بەرپرسیارەتی تاک خۆیەتی لە کۆمەڵگەی کوردی ئەو تاکەی کە ناویدنین تاچێکی هاوچەرخی کوردی ئەو تاکەی کە لە دوای بەڵام لەسەرتە ئەم چۆپێکەوتنە بەڕێزت باستەوە کرد ئەم تاکەی کۆمەڵگای کوردی بە شێوەیە گەندەڵی ڕۆچۆتە ناو بوارەکانی ژیانەوە بۆ ئەوەی تەنانەت گەندەڵیکردن وەکو بەشێک لە هەوڵاتی بوون تەماشاکرێت و گەندەڵی بوون وەکو مافی کەسێکی وەکو کەسێک تەماشاکرێکە وشیارە و مافی ئەتوانێت ئەوەی هەیە بە شێوەیەکی باش بژی لەبەرێکە گەندەڵە ئەم تاکە ئەم نۆرمەلە ژیان چۆن دەتوانێت ئەم وشیارێ بڵاو بکاتەوە ئەم نەخێرە بەرداوامی هەبێت چۆن ئەمە بە جۆرێک لەم تەقەلا لەلایەن نخبەی سیاسیەوە تەقالا لەلایەن گەندەڵچیەکانەوە بۆ بەگشتیکردنی گەندەڵی بۆ کردنی گەندەڵی بە فۆرمێک لە فۆرمێکی تازە لە بە کۆمەڵایەتی بوون بە دڵنیاییەوە لە ئارادایە بەس ئەرچی بەرپرسیارەتی تاک ڕۆبەروبوونەوەی لەگەڵ ئەمە هەوڵی ئەم هەیە بۆ بەگشتیکردنی گەندەڵی کە تاکەکان بگلێن بە گەندەڵیەوە نووسەر و هونەرمەند ڕۆژنامەوان چی بەڵام گرنگ ئەوەیە لەم دۆزە بێتە دەرێت تاک ئەرکی تاک ئەوەیە ئاگایی خۆی بەکاربرێت بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو بەگشتیکردنە بە باوەڕی من ئەو بەگشتیکردنە کە سەرچاوی خۆی هەیە لێدانی ئەو بەگشتیکردنە وردوو خاشکردنی ئەو بەگشتیکردنی گەندەڵیە کات دەخایەنێت بەڵام بە باوەڕی من ئاسۆیەک لە ئارادایە ئاسۆی ئەوەی کەوا گەندەڵی نەتوانێت گشت هێزە سیاسی و کۆمەڵایەتی و با بڵێن دەرونیەکانی کۆمەڵگەی کوردی بێت چکە کۆمەڵگەی کوردی بەرهەمی کۆمەڵێک تراژیدیایە ینی ئەمە بۆ خۆی پرسیارە چۆن ئەبێ دوای ئەو هەموو تراژیدیایانە ئامادە بم منی تاکی کورد گەندەڵ بم ئەنی هەرمە بۆ خۆی مەسلەیەکی ویژدانیە کە دوای ئەنفال و هەڵەبجە بۆ بێ گەندەڵ بیت دوای هەموو لێدانانە دوای هەموو ئاوارە بوونانە بۆ ئەبێت و ئامادەبی گەندەڵ بیت بەڵێ ئێمە کاتی بەنامەکەمان تاوا بوو بەڕێز دکتۆر ئازاد حەمات تۆژەری بۆری فەلسەفە زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون لەم پرۆگرامەیە و زۆر سوپاس بینەرانی بەڕێز خۆشەویستانەمەوەی کە گوێتان لە بە گفتووەکەدەم بۆ سەبارەت بە چەمکی ڕەوشت و پەیوەندی بە مەسەلەی گەندەڵیەوە لە کۆمەڵگای کوردیدا بە ئومێدی ئەوەی سەرنجم ڕاکێشا بێتن تا بەشی دووەمی گفتووەکە بە کامەرانیتان ئەسپێرم و کاتێکی خۆش بۆ مولایەک زۆر سوپاس دکتۆر زۆر سوپاس